نیفاق و دووڕێی خۆشەویستەکانم نەخۆشیێکی زۆر زۆر خەتەرە. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ فی قلوبهم مرض، لەبارەی منافقەکان و ئەفەرمێ دڵیان نەخۆشی تایە، فزادهم الله مرضا، ئەوەنەی ترە خوای تەعالی دڵیان نەخۆش ئەخا، زیاتر و زیاتر نەخۆشیەخا. ولهم عذاب ئەلیم بما كانوا يكذبون، وسزایەکی زۆر بە ئازاریان هەیە لە ڕۆژی قیامەتە بەهۆی ئەوە کە درۆیان بە بەرنامەی حەق و بە بەرنامەی خوا ئەکرد. دووڕووی دوو جۆری هەیە، دووڕوویەکی گەورە، دووڕوویەک بچووک، یان دووڕوویەک کە پەیوەندی بە بیر و باوەڕەوە هەیە، و جۆری دۆمیان کە بچووکەکەیە پەیوەندی بە کردار و گفتارەوە هەیە. بەشی یەکەمیان خۆشەویستەکانم یعنی گەورەکەیان نیفاق و دووڕوویە گەورەکە خوا پەناماندا ئینسان لە ئیسلام دەرەکا، ئەیباتە ڕیزی کافرەکانەوە، چونکە ئەوانە کارەکانیان بیر و باوەڕانەیە، یعنی لە بیر و باوەڕ و باوەڕیان بە ئیسلام نییە، لە ناو دڵ و لە ناخی دڵیانەوە باوەڕیان بە دینی خوان نییە. بۆیە ئەوانە حسابیان لە قیامەتیشا زۆر خەتەرەوەکو ئیسا عەرزتان یەکەم لە دنیایشا لە ڕیزی کافرەکانایە، یعنی ئەکەونە ڕیزی ئەو بەرەوە، بەڵکو بگرە لەوانیش خەتەرترن، چونکە کافر خۆشەویستەکانم ڕوبەڕوو دیارە ئەمە کافرە بەرامبەرت وەستاوە باوەڕی بە دینەکەی تۆ نییە، تۆش باوەڕت بە دینەکەی ئەو بە بەرنامەکەی ئەو نییە، بەرامبەرت وەستاوەتەوە دیارە وازحە ئاشکرایە، یان دژت ئەوێسێ و شەڕت لەگەڵاکە، یان وەکو لەگەڵتا ئەگونجێ و بەیەکەوە ژیان ئەبەنە سەر، ئەو لەسەر دینی خۆی تۆش لەسەر دینی خۆت. بەڵام منافق کێشەکەی ئەوەیە دێ لەگەڵ تۆ نوێژەکە، خۆی بە موسڵمان دەرەبڕێ، بەڵام ژێرەوە بڕە و زەربەی وا ئەدا لە موسڵمانان جاری وا هەیە هەرگیز کافر ناتوانێت ئەو زەربەیە و ئەو لێدانە با لە موسڵمانە. بۆیە حسابیان لە ڕۆژی قیامەتە لە کافرەکان خراپترە. ئەمانە هەندێک صفاتیان هەیە، مەبەستمان منافقە گەورەکانە، ئەوانەی کە تووشی نیفاقی گەورە بوون هەندێک صفاتیان تایە، پێویستە ئێمە ئاگامان لە خۆمان بێ. یەکەم، شوێنی بەرنامەی خوا ناکەون، بەرنامەی خوا ناکەن بە دەلیل و ڕێپیشاندەریان، ئەمە صفەتی یەکەمیان. صفەتی دووەمیان، ئەگەر مەسلحەتی گونجا حەلەگەڵتانە تێلەگەڵ مسلمانانە و ئەبێتە یەکێک لە ئێمە، بەس ئەگەر مەسلحەتی نەگونجا یەکسەر ئەڕواتە ئەوبەر، ئەڕواتە ئەوبەر، زۆر ئاساییە لە لای ئەمبەر و ئەوبەر، زۆر ئاساییە لە لای ئەمبەر و ئەوبەر بکە. صفەتێکی تر لە صفاتەکانیان خۆشەویستەکانم ئەلئیفساد فی الئەرض، حتا بۆیان بکرێ گەندەڵی و خراپەکاری لەسەر زەویە ئەچێنن، حتا بۆیان بکرێ. خوای گەورە وەصفیانەکە فەرمێ ئەلا ئینەهم هم المفسدون ولكن لا يشعرون. طبعا ئەوان ئینکاری ئەواکەن، ئەڵێن ئێمە چاکەکارین، ئەگەر بڕۆیتە لایەن زوانیان درێژە، بەڵام خوای تەعالی وەصفیانەکە فەرمێ بەڕاستی ئەوان خراپەکار و گەندەڵن. یەکێکی تر لە صفاتەکانیان خۆشەویستەکانم گاڵتە ئەکەن بە ئیمانداران، تانە لە ئیمانداران ئەدەن، لە کەداریان ئەکەن. خۆشەویستەکانم یعنی ئەم صفەتە صفەتی منافقی بچووک نییە، بەڵکو صفەتی منافقێکی گەورەیە. منافقە گەورەکان دائیمەن هەوڵیانەدا تانە لە مسلمانان بدەن، لە کەداریان بکەن، عیبداریان بکەن، حەزیان ئەکرد دائیمەن لە ناو خەڵکە فەساد بڵاوە بێتەوە، بوتری عەرە وەڵا ها فلانە کەس چی کرد، ها ماڵی فلانە کەس چیان وەزە، ها بنا ماڵی فلانە کەس چی، دائیمەن ئەو قسانە بڵاو ئەکەنەوە لە ناو خەڵکە، ستری ناکەن تاوەکو خۆیانیش ئەگەر خراپەیان کرد خەڵک لۆمەیان نەکە. سوێن زۆر خواردن، دائیمەن ئەوانەی کە منافقن زۆر سوێن ئەخۆن، هەر دەم بکەنەوە دەست ئەکەن بە سوێن خواردن بۆ ئەوەی خەڵک باوەڕیان پێ بکات، چونکە خۆشیان هەن لە گومانە لە خۆیان. خوای تەعالی فەرمێ اتخذوا ئەیمانهم جنة، دائیمەن سوێنەکانیان ئەکەن بە قەڵغان بۆ ئەوەی خەڵک باوەڕیان پێ بکات، کە
كشف نبن كمنافق فصدوا عن سبيل الله إنهم ساء ما كانوا يعملون. یەکێکی در لە صیفاتەکانیان دڵخۆش ئەبن، خۆشحاڵ ئەبن، خۆشی ئەکەن کاتێ مسلمانان تووشی موسیبەتێک بێن. هەر ئەوەنە کەسێک تووشی موسیبەتێک هات یەکسەر ئەمان پێ ئەکەنن دڵیان خۆشە، ئۆخەی دڵم مرتاح بوو، فڵانە کەس تێکەوت. لا حول ولا قوة إلا بالله. چی موسیبەتێکە؟ تۆ حەزکەی مسلمانان تووشی موسیبەت بێن، حەزکەی مسلمانان لە شوێنێکە لیان بقەومێ. هەر وڵاتێک لەسەر ئەم سەرزەویە خەڵک هەیە کاتێک ئەبینێ کۆمەڵێ مسلمان لە شوێنێکە تێکەوە نیاباریان لارە بێ یا تووشی کوشتار تووشی وەزعێک دێن، ئەم دەست دێنێتە دڵاو ئەڵێ ئەوە خەی مستحقن. لا حول ولا قوة إلا بالله. یەکێکی تر لە صیفاتەکانی منافقەکان خۆشەویستەکانم ئەمر بە خراپە ئەکەن، نەهی لە چاکە ئەکەن. حەزەکەن لەسەر زەویە عادەت و دابە جوانەکان دابوونەریتە جوانەکان نەمێنێ، حەزەکەن خراپە بێتە شوێنەکەی، حەزەکەن کوڕ بە قسەی باوک نەکە، حەزەکەن باوک گوێ بە ماڵ و مناڵی خۆی نەدا، حەزەکەن ژن حەساب بۆ پیاو نەکە، حەزەکەن پیاو لەگەڵ ژنیا دائیمەن خراپ بێ، حەزەکەن دراوسێ دراوسەیە خراپ بێ، حەزەکەن کار بەدەست لەگەڵ ملەتەکەی خۆیان خراپ بێ، ملەت حەز لە کار بەدەستی خۆی نەکا و دوعای شەڕی لێ بکە. يعني أما صفاتي أوانا أمر بخرافة أكن دائما عكسي أويك خوا باسي كردوا، عكسي أويك في غمري خوا صلى الله عليه وسلم باسي كردوا. هولي خلطان دني مسلمانان أدنا ما يكي كتلا صفات كان يعني هوايتي أن أوي مسلمانان بخلطين يخادعون الله والذين آمنوا. هول أدن بلام نازانا أوان قرة بصري خوانا چونك مسلمانان أجر بتواني لشوينك شابيان خلطيني بس أي لقيامات شيكي. أما جوري يكم جوري دوهم خوش يسكانم للنفاق نفاقي عملي أوي كباسم كرد وتم أمل لإسلام إنسان درناكات مسلمان لإسلام درناكا بلام صفاتي منافقة أجر زور بكات زور ببيتوا الروات أبيت منافقي كي جورة وإمجا لإسلام درجة إخوة برامان بدا بلام أجر دانا لم صفاتاني تيابو كإيس عرستاني كم أو أبي ورياي خوي بصفات يك لصفاتي دروكاني تياي يكم خوش يسكانم خيانت لأمانت درو كردن غدر كردن جويندان وقصي بيس ودم بيسي خواي پیغمبري خوا صلى الله عليه وسلم فرميت شوار صفات هي لصفات منافقين لهر كسي كحبي براسي يتر غرقيك على نفاقه اگر يك دانش التياب صفاتك لصفات منافق التياب اگر امانتك كوت لا خيانتي ليبكا يتر امانته وني من مثلا دفتر يبقى ملات بيجم هل يقربهم أمانة اسم وظيفكت أمانته يعني وظيفكت أمانته إيشو كاركت أمانته مسلمان أنت تلات عليك كاك اشتيكم بوب سينا بارشي الزين بوب سينا خانويكم بوب سينا كاك ديت دكانته عليك كاك اشتيكم بيبدا بس با أصل به أمانة خيانتي تيابك براسي صفاتك لصفات منافق أجر قصبكن دروي تيابكن يعني درو براينا براسي صفات إسلام نيه إنساني مسلمان أبي رازقو به أجر وعدك عهدك وبيمانك دا غدري لي تيابك أجر بو دم قاليشي لقل كسيك زور دم بيز به وجمين فروش به يجي كتل صفات كان تملي لنيوجا كان بتايبت نيوجا جماعة كان وبتايبت نيوجي عشاء ونيوجي بيانيان ريا كردن لكردكان كردوكان يعني كاريا كان لبر خاطر ويخلق بلي بياوكي باش كم ذكري خوا أنبروا أو بر كردن يعني دامزريانية لسر إيمان بلكو روجي نيوجا كان روجي تركيكا روجي دسك رمضان وقرمين روجو وقري رمضان وازليتري ما ويك زكاة دام ما ويك وازليتري أم ديمو أو ديم زوركا خواي تعالى لقرآن بيروزا فرمي إن المنافقين يخادعون الله وهو خادعهم وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى أجر جركان بيبرون بونيوش زور بتمرين ما جر لبر رياها صن بونيوجي جماعات برون بون مزجو يراؤون الناس خليكي الريابازين حروا بامعي أكن بو خلق ولا يذكرون الله إلا قليلا ذكر إخوانا كان إلا كم يكنبه مذبذبين بين ذلك أم ديم أو ديم زور أكن لبيني كفر لبيني كرد وجوانا كان ولا بيني كرد وخرافة كان أم ديم أو ديم زور أكن لا إلى هؤلاء ولا إلى هؤلاء ون يدون كافر
مسلمانانش لە دەستیان نەجاتیان بێ ئەوەش نییە بێنە ناو ئیسلام و بە جوانی ئیسلامەتەکەیان بگرن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ليس صلاة أثقل على المنافقين من الفجر والعشاء. ئەفەرمێ هیچ نوێژێ ئەوانەی نوێژی عیشا و نوێژی بەیانیان لەسەر منافق قورس نییە و ئەگەر بزانن چەندە خێرەکەی گەورەیە لای خوای تەعالی ئەگەر بە گاوڵکێش بێ نەتوانن ڕێ بکەن ئاوا بە گاوڵکێش بێ خۆیان بەزگە خشکێش بێ خۆیان ئەگەێنە نوێژی جەماعەتی مزگەوتە بەس بەداخەوە چونکە ئەوان نیفاق و منافقی و دوڕی لەناو دڵیانە شەنراوە بانگەکە ئەدا و ماڵیشیان نزیکە لە مزگەوتەوە و هیچ مشکلەیەکیان نییە تااقەتیان نییە بێن بۆ نوێژ. کاتێ نوێژ ئەکەن یەکێتر لە سیفاتەکانی منافق کاتێ نوێژ ئەکا هەر بە پەلە دووسێت دلوکەدا لە زەوی یا گوێی ناداتێ نوێژەکە تا ئاگاتە درەنگێک و دوعای بەسەری عڕا دوور کات نوێژەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەوە نوێژی منافقە چاوەڕوانەکە تا خۆر خەریکە ئاوا ئەبێ مەبەستی نوێژی عەسرە زیاتر چونکە خەڵکا لە بازاڕ ئەمانە کابرا تەماحەکەی ئەمەنە زیایی کردایەتە سەر دینەکەیە چاوەڕێیەکە تا خۆر خەریکە ئاوا ئەبێ. پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم حەڵەسێ دووسێ لە نوکەدا لە زەوی ذکری خوا کەمەکە. ئەوە صفاتی منافقینە. زۆر خەتەرە منافق برا بەڕێزەکانم. خوای تەعالی لە قورئانە بە پێغەمبەر ئەفەرمێ بەڕاستی هم العدو ئەفەرمێ منافق دژمنی ڕاستەقینەیە فاحذرهم ئاگاتان لیان بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کە ئیمامی ئەحمەد ئەگەڕێتەوە شێخ ئەلبانیش لە صحیح الجامع ئەفەرمێ حەدیثەکە صحیحە ئەفەرمێ أخوف ما أخاف على أمتي منافق عليم اللسان. ئەفەرمێ ئەوەی کە زۆر لێ ترسم لەسەر ئومەتەکەم گوێ بگرن ئەم قسە زۆر ئەمڕۆ جێبەجێ ئەبێ يعني هەر بالفعل ئەمڕۆ ئەم قسە زۆر جێبەجێ ئەبێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەوەی کە زۆر لێ ئەترسم لە ئومەتەکەم ئەترسم ئومەتەکەم تیا بچێ يعني بەهۆی ئەوانەوە ئەفەرمێ منافقێکی علم اللسانە وتیان يعني طبعا إمام عمر لسر خطبه أما يبعث كده فرمي بيستمع بيغمر صلى الله عليه وسلم يفرموت يعني أي إمام عمر علم اللسان أي منافق شون عليمة فرمي كاتي قصة كاني قشتي حكمته بس كردوا كاني شي كردوا منافقة كاتي قصة باز دين دبوكا أو لا توباشت الدين زاني بس نيجيش ناك هم زيادة السياسية كان هاي أنا يعني تنبيني أما نقص زانا أما زانا ديارن هر كاميان قصب كنتوا خلط يعني يكسر في غمر صلى الله عليه وسلم أفرمي آقاتان لوانا بيت شوك أمانة براسي يعني سيري كردوابك تو سيري قسم مكة كابرا دي بدو قصة أم دنيا تبو أكاتا شامي شريف بس تو سيري كردوكانيك بس هم چنيا كردوي هي كردوا حساوة قصة حساو نية. حذيفة كر يمان صحابي بيغمر بو صلى الله عليه وسلم فرمي عجيب أوي لزماني جارانا منافق خوي أشار دوا لزمان بيغمر صلى الله عليه وسلم أما صحابة بوا واباسيكا صحابي بيغمر بوا يشتان ماوا يعني دواي بيغمر يخوا أفرمي لزمان بيغمر منافق خوي أشار دوا بس مشكلة أوي إيسا منافق كان وآشكرا إيشا كان يعني منافق لزمان بيغمر خوي أشار دوا لبانو خويا كرده بياوكي باش لجيرو ايش يكرد بس منافقي استا باشكرات جاتي اسلامك اجا من مسلمانيش او مشكله كده جاء ما او زمان صحابه وابو جاء قريه زماني ايمتشي به بيري لي بكرو زمان صحابه اشتان صحابه ماون هم والله خلقان يدرس بون اوابون خطري منافق دائما الراد دوستايتي كافرك اساسي كمنافقان دائما كافرين لمسلمان خوشتر يرك سيريان كافر كان لمسلمان كان خوشتر ابي حزا كان دائما ريزي مسلمان تفريقي تبكي برتوازبن حزا كان دائما مسلمان سر شوربن حزا كان كافر ظالبي حتى تنانت منافق كان مزقوتي عن دروس كرت بونا نوي اجاوا تصور كان منافق مزقوت دروس كبلي مزقوتي عن دروس كد ويبي كان مقر خوان تاتيا مشاكل دروس كان على زماني في غمرة مزقوتي كان دروس كد في غمر صلى الله عليه وسلم بو غزايا شو بود ماوي كي بيتشو هرق الرايه ويكسر ويش نبيري وتيان اي في غمر اخوا مزقوتي كي جوان ما دروس كده حزقين جنابت بي كم نيوش توتي اي بيكي خوای گەورە ئاەتی دا بەزان دەخوارەوە فەرمووی ئاگات لێبێ ئەوە مزگەوتە بۆ دانراوە ببێتە مۆڵگەیەک بۆ دژایەتیکردنی مسلمانان و پێغەمبەر صلی الله ئاگات لێبێ نوێژیتیانەکەی ناونریان مەسجد الضرار
سیرکن براوە ڕێزەکان مەرج نییە کابرا بێتە مزگەوت یا مزگەوت دروستکە یا لە پێشەوە بێ یان ئەمە پیاوێکی باش بێ یعنی مەرج نییە عملەکانی ئینسان زۆر جار شتەکان دەرئەخا زۆر جار ئەو منافقانە بوونەتە تابووری پێنجەم تابووری پێنجەم هەیە ئێستا لە زمانی ئێستا وا باسێکن ئەڵێن تابووری پێنجەم یعنی کاتێک دژمن هاتووەتە وڵاتەکە داگیرکە نەیتوانیە بێ بەڵام لە ژێرە کۆمەڵێک لە ناو خەڵکەکە ئیشیان بۆ ئەو کردووە توانیانە وڵاتەکە بەنەدەسەوە زۆربەی جار منافقە هەرچی کاتێ وڵاتانی ئیسلام لە بەردەم کافرەکانە کەوتبێ ئیلا منافقەکان لە ژێرە ئیشان کردەکەوانیانە لە قیامەتیشا منافق خۆشەویستەکانم خوای تەعالا ئەفەرمێ پیسترین شوێنیان هەیە منافق لە دەرکل ئەسفەلە من النار یعنی لە ژێری کافریشەوە چونکە کارەکانیان زۆر دژایەتی مسلمانانە لە دنیایشە خوای تەعالا لعنەتی لیان کردووە و کردەوەکانیانی هەمووی پوچەڵ کردوێتەوە خوای تەعالا ئەفەرمێ ئولائیکە حەبیتەت ئەعمالهم في الدنيا والآخرة وأولئك هم الخاسرون داواکارم خوای گەورە بخاتە ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان دا نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە یا ربی خوایە صفاتی نیفاق و دوڕی لە دڵەکانمانە دەرکەی یا ربی خوایە دڵمان ساخکەیتەوە یا ربی خوایە شیفای دڵەکانمان بدەیت یا ربی هیچ صفاتێکی نیفاق و دوڕی لە ناو دڵمانە نەمێنێ یا رب العالمین یا ربی ئیصلاحی حاڵمان بکەی یا ربی ئەو کەسانی کە داوای دوعای خێریان لێ کردوین نەخۆشیان هەیە یان کێشەیەکیان هەیە یان مشکلەیەکیان هەیە یا ربی خوایە شیفای نەخۆشەکانیان بدەیت کێشەکانیان بۆ چارەسەر بکەی گیراوەکانیان بۆ دەرباز بکەی یا ربی خوایە ماڵ و مناڵمان ساڵح بکەی ڕەحم بە دایک و باوکمان بکەی ڕەحم بە براو خوشکانمان بکەی یا ربی خوایە تەفریقە و دووبەرەکی لە نێوانمانە نێڵی یا ربی خوایە ئیصلاحی دڵەکانمان بکەی یا ربی خوایە دڵەکانمان بکەی بە یەک یا ربی مان بەسی بە یەکەوە یا رب العالمین یا ربی خوایە کوردستان لە هەموو بەڵاو مصیبەتێک بە دوور بگری یا ربی کاربەدەستانی ساڵح و دادپەروەر بکەی یا ربی خوایە نیفاق و دوڕی لە ناو وڵاتمانە نێڵی ئامین ئامین